پارساڵ 2206 حاڵەتمانە بوو، ئەم ساڵ بۆتە 732. ئامارەکانی ئەم ساڵ دڵخۆشکەرن، سوپاس بخوای گەورە کە بەراورد بە پارساڵ ڕێژەی ڕووداوەکان 167 کەمی کردووە. ئەویشە گەڕێتە بۆ پلانە تۆکمەیەکە ئێمە پێشتر دامان نابوو بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەری بەرگری شارستانی پارێزگای هەولێر لەگەڵ ئەفسەرانی بنکەکان و ئەفسەری هۆبە و بەشەکان و کارگێڕەکانی بەڕێوەرایەتەکەمان کە توانیمان ئەو پلانێکە دانرا بوو وەکو خۆی جێبەجێ بکرێ و سوودێکی تەواویشی هەبێت بە پێی ئەو ئامارێکە ئەم ساڵ دەستمان کەوتووە کە پارساڵ 2206 حاڵەتمانە بوو، ئەم ساڵ بۆتە 732 کە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە و ئێمە لە پلانماندایە کە هێشتا کەمتری بکەینەوە. ئەوەش بەڕاستی جوود و ماندووبوونی کارمەندان بە تایبەتی بەشی هونەری کە پشکینەکانیان زۆر سڕکردەوە لە سەر هەموو ئەو شوێنانەی کەوا پشکنینیان بۆ نەکراوە و دانانی مەرجی سەلامەتی بۆ هەموو شوێنەکان بە شێوێکی یەکسان بۆ چاپۆشی نەکردن لەو شوێنانی کەوا پابن نەدەبوون. نزیکەی 700 حاڵەتمان ئێمە داوەتە ئیجرئاتی یاساییمان لەگەڵ کردون، نووسراومان لەسەر کردوون، پێبژاردن و داخستنیان بۆ کراوە لە ڕێگەی قایمقامەتی ناوەندی هەولێرەوە. ئەمەش هەمووی هۆکار بوون بۆ کەمی ڕووداوەکان و پرۆژێ ڕووناکیش کە ئاگری ماڵان بەڕاستی ئەویش بۆی شۆرتی کارەباوە کەمی بووە بۆی ئەو هۆشیاری کە ئێمە لە سیمینارەکان لە کۆڕەکان بۆ هەموو بەشە جیاوازەکان دەکەین، هەر لە قوتابخانەکان و باخچەی ساوایان و هەتا دەگاتە کۆلیژەکان و فەرمانبەری میریش و فەرمانبەری کەرتی تایبەتیش ئێمە هۆشیارێکی تاوامان بڵاو کردەوەش ڕنگدانەوەیکی باشی هەبوو لە ڕووی ڕووداوەکان کە کەمی کردبوو بەهۆی فڕدانی جگەرەوە بەهۆی یاری مناڵانەوە کە ئەمەش ڕنگدانەوەیکی باشی هەبوو. سوپاس بخوای گەورە بۆیە ئەو ڕێژە باشە توانێ دابەزێ و لە پلانماندا هەیە وەکو باسم کرد هێشتا ڕێژەکە داگرین بۆی هەموو لایەک سەلامەت.